هەرێم وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئێمە دەنگمان بەو بڕگە و مادانەدا کە پێشنیاری خۆمان بوون و لە کاتی خۆیدا ئێمە پرۆژەیەکی ڕێکوپێک و پرۆژەیەکی هاوسەنگمان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کرد و لە کۆتاییشدا ئێمە دەنگمان نەدا بە کۆی یاساکە و دژی هەموو ئەو بڕگە مادانەش بووین کە پێمان وابوو پێچەوانەی سیستەمی پەرلەمانیە کە خواستی ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەوە بوو کە مادام سەرۆک لە پەرلەمان هەڵدەبژێدرێ بەرامبەر بە دامەزراوەی پەرلەمانش بەرپرسیار بێ. ئێستا ئێمە بۆ لەمە دوا سەرۆکێک هەڵدەبژێرین کە بەرامبەر هیچ دامەزراوێک بەرپرسیار نییە و لە بەو هەموو دەسەڵاتانەیە کە هەشیەتی و لە پەرلەمانیش هەڵدەبژێدرێ. دووەم ئێمە سەبارەت بە دەنگدانی نهێنی دەنگدانی ئاشکرا کە دیارە ئەوە جێگیر کراوە کە بە دەنگدانی ئاشکرا سەرۆکی هەرێم هەڵدەبژێدرێت لە پەرلەمان کە ئێمە پێمان وایە ئەمە پێچەوانی هەموو بنەما یاساکانی مەبدەئەکانی و عورفەکانی هەڵبژاردن لە دنیادا کە ئەگەر لە مابەی لە نێوان چەند کەسێک هەڵبژاردن بکرێت بە ئاشکرا ئەوە زیاتر متمانە پێدانە نەک هەڵبژاردن کە پێچەوانەی عورف و مەبادیئی هەڵبژاردنە لە دنیادا بۆ کەسێکی وەک سەرۆکی هەرێمێک سەرۆکی وڵاتێک. و ئێمە بەپێی مادەی 85 بڕگەی 2 بڕگەی 1 لیژنە یاسایی بۆی هەیە تەنها سیاغەی ئەو پێشنیارانە بکە کە لە پەرلەمان پێشکەش کراون پێشنیاز کراون. بەداخەوە لیژنە یاسایی نازانم بەپێی کامە بڕگە بەپێی کامە مادەی پێڕەوی نێوخۆی پەرلەمان دەسەڵاتی بەخۆی داوە کە دەستکاری پێشنیازی یاسای کردووە و گۆڕیوێتی و هێندێک پێشنیازی هێناوەتە ناو ئەو پێشنیازی پرۆژە یاسای هەمواری سەرۆکایەتی هەرێم کە کەس باسی نەکردووە. و لە هەمان کاتدا هێندێک پێشنیازی ئێمە کە ئێمە خۆمان ئەوە لەوێ بووین تەمەن بەلانی کەم خۆ فراکسیۆنەکەی خۆمان کاتە هیچێکمان پێشنیازێکمان پێشکەش کردو پشتگیری کراوە کە پێویست تەنها بە 3 کەسێ پشتگیری بکە چەند پێشنیازێکیشمان ئێمە لە کاتی خۆیدا پێشنیار کرد بوو بەڵام بەداخەوە ئەو پێشنیازانش ئەمڕۆ لە کاتی خوێندنەوەیدا لەلایەن لیژنە یاساییەوە باسییان لێوە نەکرا. بۆی ئێمە دەنگمان بە کۆی یاساکە نەداوە و ئەمەش بە هەم ماف دەزانین و بەڕاستی و پێمان وایە هەرێمی کوردستان بەما ئەوەی کە ئێستا کراوە ئەو سەقامگیری سیاسی و کۆمەڵایەتی و تەبایی پێی ناچەسبێ من پێمان وا بوو کە دەبێت یاسایەک بێ کە ڕەنگدانەوەی هەموو پێکاتەکان بێت بە تایبەتی سەرۆکی هەرێم کە نوێنەرایەتی هەموو هەرێمی کوردستان دەکا لە بۆنە سیاسیەکان لە بۆنەکانی کە دێتە پێشەوە لە ناو لە دەروی وڵات نوێنەری هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکا. ئێمە خوازیار بوون بەم شێوەی نەبێ کە لە کاتێک ئێمە پێشنیاز و پرۆژەکەی ئێمە شتێکی هاوسەنگ بووە پێمان وا بووە کە ئەوە گونجا بوو بۆ هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە ئەو ڕێکەوتنی کە کراوە هەموو ئەو پێشنیازانەیەکەش ئەگەر باشیش بوو بێ بەهێزیش بوو بێ بەداخەوە پشتگوێ خرا. لە کاتێکدا ئێمە وانە بووین ئێمە بە ویژدان و منێک لەبارە خۆم و خوشک و برایانی کەس پێشنیازێکی گونجا و هاتووتە پێشەوە ئێمە لە کاتی خۆیدا پشتگیریمان کردووە. سوپاس بۆ هەموو لایەن. زۆر جیاتیەوە کابی سەرۆکی هەرێم بڕوانامەیە بێ ئەو بۆچی لەگەڵ ئەم بڕگەیەدا نەبوون و هۆکاری سەرەکی دەنگدان بۆ بڕگەیەتی بوو. ئێمە لەگەڵ بووین ئێمە دەنگیشمان پێدا نەبوونی بڕوانامە بە هەبوونی ئێمە پێمانەوە بە ینی ئێمە لە کاتی خۆیدا پێمان وا بە کە سەرۆکی هەرێم مادام سەرۆکی هەموو هەرێمی کوردستان دەبێنن